بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لتفسير سورة آل عمران قيشتنا آياتي السطو حفتا وشوار كآياتي السطو حفتا وشوار اشتواكري آياتكاني بيشوترا كلآياتي السطو حفتا وسيدا گوتمان ئیماندارە ڕاستەقینەکانی دەوری پێغەمبەر صلی الله عليه وسلم عادەتیان وابوو کاتێک کە منافقەکان و دووڕووەکان یا بتپەرستەکان و خوانەناسەکان مسلمانانیان دەترسان بەوەی کە خەڵکێکی زۆر لە دژیان کۆبووتەوە و دەیانەوێ هێرشیان بۆ بکەن و بەسەریان دادەن و لە ناویان ببن و هانیان دەدان مسلمانان تا بترسن. مسلمانە ڕاستەقینەکان لە جیاتی ئەوەی ترس کەوێتە دڵیان لە جیاتی ئەوەی بلەرزن، چۆک دادەن، ترسنۆکی بنوێنن، ئیمان و باوەڕیان بە خوای پەروەردیگار زیاد دەبوو و هەروەها ئەو شێشیان دەگوتەوە حەسبونا الله ونعم الوەکیل، خوامان بەسە و چاکترین کەسێکیش کە ئیشی خۆمانی پێ بسپێرین و بیکەین بە سەرپەرشتیکاری خۆمان و چاودێری خۆمان خوای پەروەردیگارە. ئەو شێ هەمان ئەو شەیە کە کاتی خۆی گوتمان ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لێبێ کاتێک هەڵیاندایە ئاگر گوتی خوای پەروەردیگار لە ئاگر ڕزگاری کرد و ئاگری بۆ کردە شوێنێکی سەلامەت و پارێزرا و لە جیاتی بسووتێ بە سەلامەتی هاتە دەرێ. هەر ئەو تەوەکولەیە کە کاتی خۆی موسا پێغەمبەر سەلامی خوای لێبێ کە فیرعەون بەدوایەوە بوو، خەڵک بە موسایان دەگوت فیرعەون بەدوامانەوەی و دەمانگرێ یا دەبێ خۆمان هەڵدەینە بەحر، ئەو دەیفەرمون نا خوامان لەگەڵدایە و خوای گەورە ڕێنمونیمان دەکا. هەر ئەو قەناعەتەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتی خۆی کە لە ئەشکەوتی ثەوردا بوو بتپەرستەکان بەدوایەوە بوون و هاتنە سەری ئەشکەوتەکەش ئیمامی ئەبوبەکر دەیفەرموو ئەگەر سەیری پێڵاوی خۆیان کەن قەیتانی پێڵاوەکانیان تەماشاکەن توندیکەنەوە ئێمە دەبینن ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەر فەرمووی ئەی ئەبوبەکر گومانت چییە بە دوو کەس کە سێهەمیان خوا بێ؟ و مسلمانانش گوتمان لە جەنگی ئەحزابدا کە ئەو هەموو تیرە و کۆمەڵە مشریکانە و هەروەها جوولەکەکان و منافقەکان یەکتریان گرتبوون لە دژی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بەڵام ئیماندارەکان لە جیاتی بترسێن و بلەرزێن لە بەرامبەر ئەو ئیدعا و بانگەشە درۆینانە یان ئەو هەڕەشانە ئیمانیان زیاد دەبوو و هەمان قسەیان دووبارە کردەوە کە گوتیان حەسبونا الله ونعم الوەکیل. خوای گەورە چی بۆ کردن؟ دەفەرمێ فەنقەلەبوو، مسلمانان گەڕانەوە لە شەڕ، گەڕانەوە لە خۆ ئامادەکردن بۆ شەڕ لە بەرگریکردن لە مەدینە بنعمة من الله، بە چاکەیەک کە لەلایەن خواوە لەگەڵیان کرا و هەروەها وەفەضلین و هەروەها زیادە پاداشتێکیشیان دەستکەوت کە پاداشتی ئامادەباشی و ئامادەبوون بوو لە پێناوی خوادا بجەنگن و ئامادەبوون لە پێناوی خوادا بمرن. ئەو جار خوا دەفەرمێت لەم یەمسەسهم، تووشیشیان نەبوو لەو جەنگەدا لەو شەڕەدا سوء، هیچ خراپە و هیچ ناخۆشیەک. ئەو جار وەتەبەعوو، کەوتنە شوێن ڕیضوان الله، ڕەزامەندی خوا، و دەشکرێ بڵێن بەدەستیان هێنا مسۆگەریان کرد بۆ خۆیان ڕەزامەندی خوا بەهۆیەوە لێیان ڕازی بوو. والله ذو فەضل عەظیم، خوا خاوەنی بەخشش و چاکەی هەرە گەورەیە. کە ئەو ئاەتانە باسن لە جەنگی ئەحزاب، ئەوەی کە بێتە وترێت جەنگی خەندەق، کە وتمان مەترسیدارترین هێرش بووە بکرێتە سەر مسلمانان لە ناو مەدینەدا و بە هەموو پێوەرەکان دەبوایە لەو هێرشەدا مسلمانان خۆشیان و هەروەها خێزان و منداڵەکانیشیان سەلامەت نەبن، چونکە تەوەق کرابوون، دەورەیان گیرا بوو، بەڵام لەبەرەوەی تەوەکولیان بەخوا بوو ئەوە یەک، و پاشانیش ئامادە باشیان کرد خەندەقیان لێدا و قەراری ئەوەیاندا لە پێناوی خوا و بەرگریکردن لە پێغەمبەری خوادا بمرن. خوای گەورە هەم سەلامەتی کردن و هەم ئەجرەکەشیان دەستکەوت. هەم طبعا هیچ مسلمانێک خوێن لە پەنجەی نەهات و هەروەها
بتپەرستەکانیش و ئەوانەی کە هاوپەیمانیەتیان دروست کرد بوو بۆ ئەوەی بەسەر مەدینەی دابدەن بەیەک ڕەشە باخوای گەورە هەموو خیوەت و سەربازگەکانی تەفروت و ناکردن چوونەوە شوێنی خۆیان و مسلمانانش هەمان ئەجری مجاهیدەکانیان دەستکەوت هەمان ئەجری شەهادەت و پلەبەرزەکانیان دەستکەوت بۆ چونکە پێشتر گوتبوویان چی حەسبونا الله ونعم الوەکیل بێگومان ئینسان ئەگەر تەنگانە و ناڕەحاتی توش بوو ئەگەر بەڵام بەدوو یەکەم دەبێ چی بکەی ئەو شتانەی لە دەسەڵاتی خۆتدا هەنا بیان گریە بەر نەک لە ماڵی خۆت دانیشی لە بن جێگا دانیشی بڵێ حەسبونا الله ونعم الوەکیل دەبێت توانای خۆت تااقەتی خۆت بەکار بێنی کە تااقەتی خۆت بەکارهێنا و جار خۆت بدە بەدەستی خوا بێگومان خوای گەورە چاکترین نیشت بۆ دەکا بۆ یەکتری دووبارە مەکەنەوە باشە فانقەلەبوو گەڕانەوە یعنی چی گەڕانەوە شوێنی خۆیان گەڕانەوە جێگای خۆیان بنعمة من الله بە هۆی چاکەیەکەوە کە خوا لەگەڵی کردن وفەضلین و هەروەها بە پاداشتێکی زۆر و زیادەوە گەڕانەوە پاشان لەم یەمسەسهم تووشیان نەبوو سوء هیچ خراپەیەک هیچ ناخۆشیەک هیچ ناڕەحەتیەک واتبعوا وكوتنا شوين رضوان الله رضامندی خوا یان دەکرێ بڵین واتبعوا بەبەنای بەدەستهێنان دێ بەدەستیان هێنا رضامندی خوا ئەو تەفسیرەشی هەیە و زۆر دقیق و گونجاوە ئەوەشیان والله ذو فضل عظیم خوا خاوەنی بەخشش و چاکەی هەرە گەورەیە بەڵام لەگەڵ چێ لەگەڵ ئەو کەسانەی کە تەوەکول و پشتیان بەخوا قایم کردووە و پشتیان بەخوا بەستووە فانقلبوا بنعمة من الله گەڕانەوە يعني بۆ جێگای خۆیان بنعمة من الله بچاکەیەک کە لەلایەن خواوە لەگەڵیان کرا کە عولەما دەفەرمون ئەویان مەبەستیەوەی سەلامەت و بێ خوێن ڕشتن و بێ کوژران کەسیان هیچی لێ نەهات وفەضلین خوای گەورە زیادە پاداشتیشی دانەوە يعني وەگەوەی شەڕیشیان نەکرد وەگەوەی شەڕیان کرد بەخوای گەورە پاداشتی شەڕکردن و جیهادکردن و شەهیدبوونی بۆ نووسین ئەو جار لەم یەمسەسهم تووشی هیچ ناڕەحەتیەکیش نەبوون واتبعوا رضوان الله بەدەستیشیان هێنا ڕەزامەندی خوا یا کەوتنە شوێن بەدەستهێنانی ڕەزامەندی خوش والله ذو فضل خوا خاوەنی چاکە و بەخششی هەرە گەورەیە ئەو جار خوا دەفەرمێ ئینەما بێگومان تەنها ذلكم ئەوەی ئەو قسانەی بۆ ئێوە دەهێنا ئەوەی ئەو هەڕەشانەی بۆ ئێوە دەگواستەوە ئەوەی ئەو ئیشاعە سلبیانە دەنگ و باسە خراپانەی بڵاو دەکردەوە کە دەیگوت خەڵکێکی ئەوەندە زۆر بۆتان کۆبۆتەوە و بەسەرتاندا دەدەن و کەستان ڕزگاری نابێ چێ بوو وای دەگوت ئینەما ذلكم بێگومان ئەوەی کە ئەوەی لە بەرامبەر ئێوەدا دەکرد و لە بەرامبەر ئێوەدا دەیگوت الشەیطان و شەیطان بوو شەیطان کە مەبەست لێی طبعا پیاوێکە کاتی خۆی ناوی نەعیمی کوڕی ابن مەسعودی ئەشجەعی بووە بۆیە کە ئەبوو سوفیان ناردبووی بۆ ناو مەدینەی بۆی مسلمانەکان ترسێنێ ئەو پیاوە کە خوای گەورە بە شەیطان ناوی دەبات چونکە شەیطان بۆ معلوماتان ناو نییە سیفەتە هەر کەسێک لە ئەمری خوای دەرچوو و لە ئەمری خوا یاخی بوو ویستی بێ ئەمری خوا و بێ فەرمانی خوا بڵاو کاتەوە و خەڵکی تووشی زەرەر و زیان و تاوان کە ئەو کەسە شەیطانە ئەگەر مرۆڤیش بێ ئەگەر شت بوو شێوەشی وەکو بەشەرەکان بێت چونکە ئیبلیس طبعا ئەوە گەورەی شەیطانەکانە بەڵام ناوی خۆی ئیبلیسە ئەوەشی کە ئیشی شەیطانی دەکا ئیشی ئیبلیسی دەکات و خەڵکی یاخی و سەرگەردان یا تووشی خراپە و زیان دەکا بە هەمان شێوە شەیطانە ئەو نەعیمی کوڕی ئیبن مەسعودی ئەشجەعیە ئەبوو سوفیان ناردبووی بۆ مەدینەی و لە ناو مەدینەیدا دەگەڕا ئەوەندە تیرەیە هاوپەیمانن ئەوەندە چەکەیان پێیە ئەوەندە وشتریان پێیە ئەوەندە ئەسپیان پێیە هەڵان سوارچاکەیان لەگەڵدایە لەگەڵ جوولەکەکان هاوپەیمانەتیان بەستووە منافقەکان یارمەتیان دەدەن ئێمە ئەوان لەوێ ڕادەورەتان دەگرن و لە ناوەش جوولەکە لێتان هەڵدەستن و منافقەکان دشت کۆمەڵێک شتی بڵاو دەکردەوە بەس بۆی چ بێ بۆ ئەوەی مسلمانەکان تووشی زیلەت و سەرشۆڕی ببن خوا دەفەرمێ ئینەما ذلكم الشەیطان بێگومان ئەوەی کە ئەو کارانەی دەکرد لە ناو ئێوەدا
ئەوە شەیطان بوو بەڵام شەیطان تەنها دەتوانێت چێ بترسێنێ يخوف أولياءه تەنها دەتوانێت ئەو کەسانە بترسێنێ کە ئەولیای خۆینی دۆستی خۆینی پشتیوانی خۆینی یارمەتیدەری خۆینی ئەو جار خوا دەفەرمێت فلا تخافوهم ئێوە لەو جۆرە کەسانە مەترسن لەو جۆرە شەیطانانە مەترسن وخافونی تەنها لە من بترسن إن كنتم مؤمنين ئەگەر ئێوە ئیماندار شەیطان تەنها دەتوانێت شوێن کەوتوەکانی خۆی بترسێنێ شەیطان و سەرکردە شەیطانیەکان تەنها شوێن کەوتوەکانی خۆیان باوەڕیان پێ دەکەن تەنها شوێن کەوتوەکانی خۆیان بە قسەی ئەوان فریو دەخۆن و هەڵدەخەڵەتێن ئیمانداری ڕاستەقینە بە وەسوەسە و خودخوتەی شەیطانی و بە قسە و کردداری کەسە شەیطانەکان و شوێن کەوتوەکانی شەیطان هەڵناخەڵەتێ بۆ چونکە ئیمانداری ڕاستەقینە دەزانێت خوایەکت هەیە کە ساحبتە کە قازانج و زەرەری بەدەستە شەیطان تەنها دەتوانێت ئینسان بەرەو گومڕایی هاندا دەنا دەسەڵاتی نییە خراپەکەشت پێ بکە و هەروەها تەنانەت ناتوانێت ڕێگای چاکەیەکیشت لێ بگرێت شەیطان بەس ئەگەر خەریکی چاکەکردنە بووی لەوانەیە وەسوەسە و خودخوتت بۆ دروستکە بۆی چاکەکەی نەکەی ئەویش ئینسانە گەرزانی چاکەیە بە قسەی وەسوەسە و خودخوتەی ناکەوێتە دوودڵی و هەروەها خراپەش دەبێت بۆ خۆت دەچیە سەری ئەو جار شەیطان هانت دەدادەنا خراپە و چاکە ئینسان بەدەست خۆیەتی إنما ذلكم بێگومان ئەوەی کە ئەو شتانە دەکا لە ناو ئێوەدا و ئەوەی ئەو قسانە بڵاو دەکاتەوە لە ناو ئێوەدا و ئەو قسانەتان پێدەگەێنێ ئەوە شەیطانە شەیطان یعنی جوندی شەیطانیە سەربازی شەیطانیە کەسێکە لە ئەمری خوا و لە فەرمانی خوا یاقی بووە ئەو جار يخوف أولياءه دەترسێنێت دۆستەکانی خۆی یان دەکرێت بڵێن تەنها دۆستەکانی خۆی پێدەترسێندرێن ناتوانێت هیچ کەسێکی دیکە بترسێنێ فلا تخافوهم ئێوە لەو جۆرە کەسانە مەترسن کە دەیانەوێت تووشی تاوان و خراپە و ترسنۆکی و بێغیرەتیتانکەن وەخافونی بەس لە من بترسن إن كنتم مؤمنين ئەگەر ئێوە ئیماندار ئەو جار خوای گەورە بە ئیمانداران دەفەرمێت ولا يحزنك یان بە پێغەمبەر صلی الله عليه وسلم یا هەر کەسێکی دیکەی ئیماندار دەفەرمێت ولا يحزنك با دڵتەنگت نەکە خەفەتبارت نەکە الذين ئەو کەسانەی يسارعون في الكفر يسارع پێش بڕکیانە و پەلە دەکەن لە ئەنجامدانی بێباوەڕی با خەفەتبارت نەکە با دڵتەنگت نەکە ئەوانەی یعنی قسەی ئەو کەسانەی کردەوەی ئەو کەسانەی کە یسارعونە پێش بڕکیانە و پەلەیانە في الكفر لە ئەنجامدانی بێباوەڕی بۆ چونکە ئینەهم بێگومان ئەوان یعنی ئەوانەی کە پێش بڕکیانە لە ئەنجامدانی بێباوەڕیدا و شەیطانن یا شوێن کەوتەی شەیطانینە ئەوان لن يضر الله شيئا ناتوانن بە هیچ شێوەیەکی لە هیچ کاتێکدا هیچ زەرەرێک لە هیچ شتێکدا بگەێنن بەخوای وایە بەخوای یعنی بە شوێن کەوتوانی خوش بە ئەو کەسانەشی کە خۆیان بۆ دینی خوا ساغ کردوتەوە ئەگەر خوا ئیرادەی لەسەر نەبێت و بڕیاری لەسەر نەبێ هەرچی ئینسان و جنۆکە و کافر و مولحید هەیە لە دژت کۆ بێتەوە و نەخشت لە دژ بکێشن خوا ئیرادەی لەسەر شتێک نەبێ ناتوانن هیچ زەرەر لە خوای بدەن ناتوانن نەخشە و پلانەکانی خوش زەرەر پێ بگەێن و هەڵی وەشێنەوە ئینەهم بێگومان ئەوان لن يضروا هەرگیز زەرەر ناگەێنن بەخوا شەیئا لە هیچ شتێکدا ئەو جار يريد الله خوای گەورە دەیەوێت بۆچی خوای گەورە ڕێگەیان دەدا بێ باوەڕی بکەن بۆچی خوا ڕێیان دەدا زوڵمەکەیان بەردەوام بێ مەسەلەن خراپەکاریەکەیان بەردەوام بێ زۆر جار دەگوترێ فڵان کەسە ئەگەر زاڵمە و ستەمکارە خوا بۆ هەر دەسەڵاتی زیاد دەکا هەر مەجالی زیاتری دەداتێ زوڵمی زۆرتر و خوێن ڕێژی زۆرتر بکە ئەوە تەمان حکمەتی خوای پەروەردگارە خوا دەفەرمێ يريد الله خوا دەیەوێ ألا يجعل لهم نهيڵێتەوە بۆ ئەو کەسانە دانەنێ بۆ ئەو کەسانە حظا هیچ بەشێک لە چاکە و لە خێر في الآخرة لە ڕۆژی دواییدا ئەوە یەک لە حکمەتەکان ولهم وهروها بۆشی ئامادە کردوون خوا عذاب عظيم سزایەکی زۆر گەورە خوا کە لێرە لە پێش چاوی تۆ یان ئەو دەقەی کە تۆ دەتەوێت سزایان نادا یعنی نالیان خۆش بووە نا خوای گەورە پەتی بۆشل کردوون خوای گەورە دەیەوێت خراپەی زیاتر و تاوانی زیاتر خوێن ڕێژی زیاتر کەن بۆ ئەوەی لە قیامەتێ هەرچی چاکە هەیە شمولیان نەکە ئەوە یەک و هەروەها عذاب و سزای کافریەتیەکەشیان چەندە خوای گەورە عذاب و سزاکەشیان بۆ
سەختتر و تونتر کاتەوە چونکە خۆ ئەو کەسەی کە ئەگەر لێرە 1000 کەسی کوژ بێ ملیۆن کەسی کوژ بێ ئەگەر خوا سزایدا بەچی سزای دەدا ئەو پەڕی دەمرێ خۆوایە ئەو پەڕی تەقینەوەیەکی بۆ دێتە پێشێ گولەیەکی پێدەکەوێ لە شوێنێکی بەردەبێتەوە بوومە لەرزەیەکی بەسەر دادێ چەند جار دەمرێ یەک جار دەمرێت تۆڵی چەند کەسی لێ دەبێتەوە ئەگەر تۆڵەش بێ تۆڵە یەک کەسیشی لەوانەیە لێ نەبێتەوە چونکە ئەو بە زوڵم کەسەکەی کوشتووە وایە ئەو لە سزای خراپەکەی کوژراوەتەوە سزای یەک کەسیش تۆڵە یەک کەسیشی لێ نەبووتەوە بۆیە تۆڵە لە دنیادا بۆ ئینسانی کافر نییە بە هیچ شێوەیەکی ئەوەی کە بەسەریشی دێ ئینسانی کافر تەنها بۆ عیبرەتە بۆ پند و ئامۆژگاریە بۆ کەسە خراپەکانی دیکە ئەوە یەک و بۆ ئەوەی ئیماندارانش تۆزێک دڵیان ئاسوودە ببێ جاری وا هەیە کە دەبینی کەسە کافر و زاڵمەکان لە پێشاوی تۆ زەلیل دەبن و ڕیسوا دەبن قەناعەتێکت بۆ دروست دەبێت کە زوڵمەکەیان تاسەر نامێنێتەوە وەخوا تاسەر مەجالیان پێنادا تەنها بۆ ئەوەی تۆ قەناعەتێک دڵخۆشیەکت بۆ دروست بیت لەنا عقوبە و سزای ئینسانی تاوانبار و خراپەکار لە دنیادا نییە خوا هەتا دەسەڵاتیان زیاتر داتێ ماڵیان زیاتر داتێ خوێن ڕێژی و وەک دەڵێ حکمڕانیە خراپەکەیان بەردەوامتر بێ خی گەورە دیارە زیاتر ڕقی لێنە و خی گەورە دەیەوێت زیاتر عقوبەیاندا بەڵام ئەوە ئێمەین کە بەڕاستی وەکو خۆی لە دنیا و لە قیامەتی تێنەگەیشتوین ئێمە پێمان وایە ژیان تەنها دنیا ئللا خەڵک دەبێت لە پێشچاوی ئێمە پاداش بدرێتەوە ئەوەی چاکە خراپەکاریش لە قیامەت لە دنیای سزا بدرێت پاداشتی چاکە لە دنیا نییە و هەروەها عقوبەی خراپەش لە دنیا نییە خی گەورە پاداشتی ئیماندارانیشی بۆ قیامەتی هەڵگرتووە ئەوەی دەداتێت تەنها کەمێکە و هەروەها سزای خراپەکارانیش لە دنیادا دنیا شوێنی تاقیکردنەوە و ئیمتیحانە شوێنی وەرگرتنەوەی ئەنجام و نەتیجە نییە بە هیچ شێوەیەکی ولا يحزنك الذين بعد التنگ و خەفەتبارت نەکەن الذين ئەوانەی يسارعون پەلەدەکەن یا پێشبڕکێیانە في الكفر لە بێباوەڕیدا إنهم بێگومان ئەوان یعنی چێ یعنی کافرەکان بێباوەڕەکان لن يضر الله هەرگیز زەرەر ناگەێنن بەخوا شيئا لە هیچ شتێکدا ولهم وبۆشیان يريد الله خوا دەیەوێ ألا يجعل لهم نهێڵێتەوە بۆیان دانەنێ بۆیان حظا في الآخرة هیچ بەشێک لە پاداشت و لە چاکە بۆیان لە قیامەتدا ولهم وهروها بۆشی ئامادەکردوون خوای گەورە عذاب عظيم سزایەکی زۆر گەورە آياتي دواتر دەفەرمێ إن الذين اشتروا الكفر بالإيمان بێگومان ئەوانەی کە گۆڕیانەوە وەریان گرت بێباوەڕی لە زیاتی چی؟ لە جیاتی ئیمان ئەوانەی کوفریان کڕی بێباوەڕیان کڕی لە بەرامبەردا چیان کرد؟ ئیمانیان دۆڕاند دیسان ئەوانش لن يضر الله شيئا هەرگیز هیچ زەرەر و زیانێک بەوە ناتوانن بگێنن بەخوا کە ئینسان کوفری دەکات و بێباوەڕی دەکات تاوانی دەکات و خراپەی دەکات چێ زەرەر دەکات بێگومان خۆت ئەوەی عقوبە دەدرێ خۆتی ئەوەی سزا دەدرێ خۆتی خوای گەورە هەر خوایە هەمومان عەبدی خوای بین لە خوایەتی خوا هەر زیاد ناکە و هەمووشمان دژی خوای بین و هەموو مەخلوقاتش دژی خوا بێ خوا نە لە خوایەتیەکەی کەم دەکات نەی زەرەرێکیش پێ دەکەوێت ئەو هەر لە شوێنی خۆیەتی ئەوەی قازانج دەکات و زەرەر دەکات تەنها ئینسانەکان خۆیانن بۆیە دەفەرمێ إن الذين بێگومان ئەوانەی اشتروا الكفر کڕیویانە بێباوەڕی بالإيمان بإيمان يعني چی؟ يعني کافریەتیان بۆ خۆیان هێناوە بەڵام لە بەرامبەردا ئیمانێک کە هەیە و خوا پێیداون دەیدۆڕێنن لن يضر الله شيئا هەرگیز هیچ زەرەرێک ناتوانن بگێنن بەخوا وەلەهم وبۆشیان ئامادە کراوە عذاب أليم سزایەکی زۆر بەئش ئەو جار دەفەرمێت ولا يحسبن الذين كفروا باوا گومان نەبن ئەوانەی کە بێباوەڕن كأنما کە بەبێ گومانی کە نملی لەهم ئێمە مۆڵەتمان پێداون و پەتمان بۆ شل کردوون و مەجالمان داونێ ئەوە خەیڕون زۆر چاکە لئەنفوسیهم بۆ خۆیان کەسی بێباوەڕ و بێدین وا حساب دەکا ها کەسی هەتا ئیمانداری ئیمان زەعیفیش هەروە بیر دەکاتەوە کە خوا ماڵی دەداتێ لەشێکی ساغی دەداتێ جاری وا هەیە دەسەڵاتێکی دەداتێ بەردەوام
لە خۆشیدا وەکو خەڵکی مسلمان ناخۆشی نابینێ زۆر جار خۆی لێبایی دەبێت پێی وایە لە خەڵکی دیکە لای خوای زۆر چاکترە بۆیە خوای گەورە لە دنیادا ناخۆشی و ناڕەحەتی نایەنێتە ڕێ ئەو بیرکردنەوەیەکی تەواو هەڵەیە ولا يحسبن الذين كفروا باوا گومان نەبن ئەو کەسانەی کە بێ باوەڕن کە ئەنەما نوملی کە بەبێ گومانی ئەو مۆڵەت و مەجالە و یعنی پەد بۆ شلکردنەی ئێمە بۆمان کردوون خەیڕون لئەنفوسیهم زۆر چاکە بۆ خۆیان خوا دەفەرمێ ئینەما نوملی لەهم بێگومان ئێمە بۆیە مۆڵەتمان داونێ و پەتمان بۆ شلکردوون و سزایان نادەین و عقوبەیان نادەین بۆچی لیەزداد و بۆی زیادیکەن ئیفمەن تاوانەکانیان چەندە تاوانبارن تاوانی دیکە ئەنجام بدەن ئەو جار وەلەهم بۆیان ئامادەکراوە عەذاب مهین سزایەکی زۆر ڕیسواکەر بۆیە ئاگاتان لێی بێت تەبەن ئینسان کە لە دنیادا ئیماندار بی بە تایبەتی مسلمان بی هەتا زیاتر تاقی بکرێەوە هەتا زیاتر لە ناخۆشی دابی هەتا زیاتر لە نەڕەحەتی دابی ئومێدی لە خوا نزیکبوونت دەبێت زیاتر بێ ها متمانەت بە ئیمانی خۆت دەبێت زیاتر بێ چونکە هەر عقوبە و ناخۆشیەک کە تووشی ئینسانێک دەبێت کە ئیماندارە لە دوو حاڵەت بەدەرنیە وایە یا ئەوەتە کەم تەرخەمیەکمان کردووە خوای گەورە دەیەوێت ئەو کەم تەرخەمیەمان و ئەو تاوانەمان ئەو خراپەیەمان لەسەر بسرێتەوە بەسی بە سزایەکی کاتی دنیایی کە قازانج دەکەین ئەگەر لە دنیادا نەخۆشی و ناخۆشیەکمان توش ببێ مردنی پێوە بێ لە چاو ئەشکەنجە و ئازاری ناو قەبر و گۆڕ و ئەوەی هیچ جەهەنەمێ هەر لە ناو ئەشکەنجە و لە چاو ئەشکەنجە و ئازاری ناو قەبر هەر هیچ نییە بەڕاستێ و ئەگەریش کەم و کوڕید نەبوون گوناهت نەبوون کە کەس بێ گوناه نییە خوا زۆر جار کە تووشی ئیمتیحان و ناڕەحەتیت دەکا بۆ ئیمانداری خوا دەیەوێت زیاتر لە خۆی نزیکت کاتەوە چونکە ئینسان تەبیعەتی وایە لە خۆشیدا چاتر خوای لە بیرایە لە ناخۆشیدا لە ناخۆشیدا کەسێکی ساخ چاتر وەک دەڵێ دوعایان دەکەیان نەخۆشێک بۆیە زۆر جار خوای گەورە کە نەخۆشی و ناخۆشی دێنێتە ڕێ دعوەت دەکا بۆ ئەوەی پەیوەندیت لەگەڵیدا پەیوەندیەکی بەهێزتر و بەقووەتر بێ بۆیە هیچ کات ئینسانی ئیماندار بیرکردنەوەی بۆ ناخۆشی و بۆ ناڕەحەتیەکان بۆ کەسی ئیماندار دەبێت بەو شێوازە بیری لێ بکاتەوە کە بە هەر ناخۆشی و نەخۆشیەک کە دێتە ڕێت وەک دەڵێ هەنگاوێک لە خوا نزیک دەبیەوە و هەروەها چەندان هەنگاو لە جەهەنەم و لە عەذابی دوای مردن دوور دەکەویەوە بەس بۆ ئینسانی بێباوەڕ تەنانەت ئەگەر بێباوەڕێک تووشی ناڕەحەتی ببێ تووشی ناخۆشی ببێ ئەو ناڕەحەتی و ناخۆشی کە لە دنیادا تووشی دەبێت چونکە پێی رازی نییە ها سەبری لەسەر ناگرێ هیچی قیامەتی لەسەر لا نابا و بەعەکسیشەوە بەڵام ئەگەر دیتت بێباوەڕە و دەکەوێتە خۆشی مەسەلەن پێنەزانە و خوا چاتریشی دەداتێ خراپەکاریشە خوای گەورە خۆشی زیاتری بەسەردا دەڕێژێ ئەو کاتە دەبێ یەقینتە بێ کە خوا زۆر ڕقی لەو کەسەیە و خێری هیچ خێرێکی بۆ ئەو کەسەی ناوێ تەنانەت ناوێ ئیمانیش بێنێ زۆر جار کەسێکی بێباوەڕ و خراپەکار هەیە خوا تووشی موسیبەتی دەکات لەوانەیە خێرێک لە دڵیدا هەبێ خوای گەورە بیەوێ بەو کارە ساتە بەو ناخۆشیە هیدایەت وەرگرێ بەس کە هیچی نەهێنایە سەر ڕێ خوای گەورە تەنانەت خێری ئەوەی تێدا نابینێ کار هیدایەت وەرگرێ خوای گەورە دەیەوێت بە خراپە و بە تاوانەوە بمرێ بۆی عقوبە و سزای تاوانەکانی خۆی بە تەواوی وەرگرێ بۆیە تێگەیشتنی ئینسانی ئیماندار دەبێت بۆ خەڵکێک کە ئیماندارە نەوعێکە کاتێک کە تووشی ناڕەحەتی و تووشی خۆشیش دەبێ ئەو فەرمودەیە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەمووتان بیستوتانە عەجەبا لأمر المؤمن وإن أمره كله له خير وهذا فرمي سرم سرماوە لە ئیشی ئینسانی ئیماندار کە ئیشەکانی ئەوەی دێتە پێشی هەمووی بۆی بەخێر دەنووسرێ إن أصابته سراء شكر طبعا ئەگە تووشی خۆشی بە ئیماندار دەبێت چی بکە سپاسی خوای دەکەی خوای گەورە بەخێر بۆ دەنووسێت و بۆشت زیاد دەکا ئەی وإن أصابته ضراء ئەگە تووشی ناخۆشی بوو صبر دیسان فكان خيرا له ئەو کاتە ئارام دەگرێت ئەوە تەنها بۆ چێە وليس لأحد إلا لمؤمن ئەوە تەنها بۆ ئیمانداریە ئیماندار خۆشیت شت بەسەر بێ یعنی بۆیە دەبێ ئەگەر مسلمانێکت دی لە خۆشیدا نابێ پێدوابێ خوارەقی لێتی ئەوەی کە مەبەستمانە کەسە بێدینەکانن کە ئەوە بێدینە و لە خۆشیدایە ها
دنا ئیمانداری وهەیە بە دەسەڵات تاقی دەکرێتەوە ئەگەر کابرا ئیماندارێکی دەسەڵاتداری عادل بێ لە ئیمتحانەکەی دەردەچێت دەوڵەمەندێکی دەستکراوە و واجباتەکانی خوا جێبەجێکە وا لە ئیمتحانەکەی دەردەچێت کەسێکی ئیماندارە و خوای گەورە یعنی جستەیەکی ساغ و سەلامەتی داوەتێ بەڵام عیبادەتی پێدەکا ناکرێ بڵێ خوا ڕقیلەیەتی مەبەستمان کەسێکە بێ باوەڕە بەڵام خوا خۆشی دەداتێ ئەوە خێر نەویستنە بۆ کەسەکەی بەڵام ئیماندار کە خوا خستیە خۆشیەوە ئەوە دیارە خوا بە خۆشی تاقید دەکاتەوە و هەر خێری بۆ دەوێ وەکش خستی شیە ناخۆشیمان لەو ئیمانداری شەڕ و ناخۆشیەکانی شێر بە خێر دەبینین بۆ چونکە پێمان وایە بەهۆیەوە لە گوناه و لە تاوان دوور دەکەوینەوە خۆی گەورەش بۆ خۆی عەبدەکانی دەناسێ هەندێک کەسێ لە تاقیکردنەوەی خۆشیدا دەرناچێ و هەندێکیان لی ناخۆشیدا دەرناچێ عادەتەنیش تاقیکردنەوە بە پێی ئیمانی کەسەکانە ها ئینسان تا ئیمانی بەهێزتر بێ ئەگەری تاقیکردنەوەی سەختتر و قورستری لە پێشە و ئەو کاتەش کە بیرت کردەوە لەبەرەوەی ئیمانداری چاکی و خوا بە قورسی تاقی کردوویەوە بێگومان ئەجرەکەشت زۆرترە ولا يحسبن الذين كفروا باواغمان نبن اواني كبه باورن كأنما نملي كبه غماني او كايما نملي لهم مولتمان بيداونو بتمان بوشت كردون او خير لهم ها نملي لهم يعني مولت بيدانو تشبه خستنو اهمال كردن او خير لهم او تشاكبو اوان انما نملي لهم بيغمان ايما بوي اوان من اهمال كردو تشبه خستو توشينا راحتي ما نكردون ليزدادوا بوي زيادة كان إثما قناها كان يان ولهم عذاب مهين بو أو كسان آما ذكراوة سزايكي زور رسواك أو جار خواهد فرمين ما كان الله يعني سي ما كان الله ليذر المؤمنين ها العربي دا بولا ميدا وتر لام الجحود ما كان إلا بي كردو تياسا ني كردو تقاعدة والرقاي بخوي الرقاي بخوي نداوة والرقاش بخونا دا ليذر المؤمنين واز بيند لإيمان داران على لسر ما أو حالي كأنتم عليه إيه ولا سرني ها لنا مسلمانان دا قتمان لنا إيمان داران دا خلقك هبو دوروبو خلقك هبو إيماني لاواز بو خلقك هبو ترسنوك بو وايا خلقي زور باش و زور چاكو خواناسي شيك دابو تا مسلمانان تيكاليان هبه يعني خلقك دورويان كوت بيتا ناو خلقی ایمان لاوازیان کەوت پێتە ناو خەڵکێکی ئیمان ضعیف و تاوانباریان کەوت پێتە ناو خواوازیان لێ ناهێنێ حتمەن چیان لێ دەکا لە بێژینگیان دەدا تووشی ناڕەحەتی و ناخۆشیان دەکا بۆچی بۆی چاکە و خراپەکان باش و چاکەکان ئیماندارە ساغەکان و ئیماندارە دڵنەخۆشەکان لە یەکتری جیاکاتەوە ما كان الله يعني خوای گەورە نەیکردوتە یاسا و ڕێسا و ڕێگای نەداوە بەخۆی ليذر المؤمنين كواز بين الإيمان داران على لسر ما أنتم عليه أو حاليك إيو إستا لسرني حتى أو كاتي يميز الخبيث جيادة كاتوا الخبيث أواني كبيس من الطيب لواني كباك أو يقل ياسايا كان خوي قورا قاعدتي ياساتي حتى مسلماني شاكو خراب ليكتري جيانا بيتوا بردوام توشي ناراحتي وناخوشي وتاقي كرنو الدك وهر تاقیکردنەوەی تاکی و فەردیش بەردەوام تاک بە تاقیش تاقی دەکرێنەوە تا ئەو کاتەی ساغ دەبینەوە تاخوا نیسبەتی ئیمانەکەمان و ڕێژەی ئیمانەکەمان لە بەرامبەر موسیبەت و ناڕەحەتیەکاندا چەندە وما كان الله وهروها خوای گەورە نەیکردۆتە یاسا و نەیکردۆتە قاعیدەش ليطلعكم ئێوە ئاگادار کاتەوە لەسەر چی على الغیب لەسەر شتە شاراوەکان کە لێرە عولەما دەفەرمون مەبەست لە شتە شاراوەکان ئەوەیە کە كاتي مردن وكاتي هاتني قيامت لكن هيच كسيك ديار نية وايا اگر زاني بامان كي دمرين ها سمان ذكر جاره زوان دي دجياشي لذت هلا ولي رابا مردوح حساب دوي وايا ودهم خلق بكيف خوي بيلي دنا طبعا خرابي ذكر تي نفسي بيستبا ذكر او كاتا نقبو خد زرر ذكر خلق لدست الزرر ذكر دو دنيا برده بولا فتنه و خراپه کاری چند روزێک پێش مردنەکەی تۆبەت دەکردو دەگوتەوە بە مسلمانی چوومە وەلای خوای وایە بەڵام خوای گەورە کاتی مردن و شوێنی مردن و کاتی هاتنی قیامەت و ئەوانەشی لە ئینسان و لە پێغەمبەران و تەنانەت لە مەلائیکەتەکانیش شاردۆتەوە
بۆچی بۆی ئینسانەکان هەمیشە لە حەزەر و لە خۆپارێزی دابن وا بزانن ئەو چرکەیە ئەو دەقەیە مەلەکول مەوت دێتە لایەن و هەمیشە لە ئامادە باشیدان و ملتەزیمن بە ئەمری خوای. ئەو جار دەفەرمێ ولكن الله ما كان الله ليذر المؤمنين على ما أنتم عليه. خوای گەورە ڕێگای نەداوە بەخۆی یان نەیکردۆتە یاسا ليذر المؤمنين کەواز بێنە لە ئیمانداران على ما أنتم عليه لەسەر ئەو حاڵەتەی کە ئێوە لەسەرنی بەو شێوازە بمێننەوە حتى يعني تاقیتان دەکاتەوە تا ئەو کاتەی يميز الخبيث جیا دەکاتەوە پیسەکان من الطيب لە پاکەکان. وما كان الله ليطلعكم على الغيب وخوای گەورە نەشی کردۆتە یاسا کە ئێوە ئاگادار کاتەوە لە شاراوە و شتە تایبەتی و نهێنیەکانی خۆی ولكن الله بەڵام خوا بۆ خۆی یەجتەبی هەڵدەبژێرێ من رسوله هێندێک لە نێردراوانی خۆی بۆ ئەوەی چی بۆی هەندێک لە غەیبیان پێ بڵێ ها هەندێک شتی تایبەت و نهێنی داهاتویان پێ بڵێ بەڵام ئەوانیش مەیەشە ئەوەندەی کە خوا بیەوێ ها پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم هەندێک جار بە وحی خوای وایە خوای گەورە هەندێک شتی پێگوتووە بنمونە منافقەکانی مەدینەی طبعا نیفاق لەکوێدایە لە دڵدایە وایە ئەگەر مسلمانەکان هەمووان زانی بەیان چێ منافقە بێگومان طبعا زۆر جا تووشی شەڕ و شۆڕ و بەگژێکتر دادچوونەوەی دەبوون بەڵام خوای گەورە بنمونە لە ناو مەدینەیدا پێغەمبەری هەڵبژاردبوو کە ناوی منافقەکان کە نیفاق لە دڵدا پێغەمبەری لێ ئاگادار کردبوویەوە پێغەمبەریش صلی الله عليه وسلم ناوەکەی تەنها لەکن یەک لە سەحابەکان دانابوو بۆ بەچی خەڵک دەیزانی کەسێک منافقە ئەگەر مردبایە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەدەچوو نوێژی لەسەر بکات چونکە خوای گەورە پێی گوتبوو نابێ بچی لەسەر کەسە منافقەکان نوێژی بکەی لەسەر قەبریان ڕاوەستی کە دەمرد یەکێک پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ خۆی نەدەچوو کەسێکی دەنات ئەو جار خەڵک دەیزانی دەنا بە زیندوی کەس نەیدەزانی جگە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەندێک غەیب و شاراوەیی هەنە خوا بە پێغەمبەرانی گوتووە دەنا پێغەمبەرەکە بۆ خۆی ڕاستەوخۆ هیچ پێغەمبەرێک غەیب نازانێ وی خوا دەفەرمێ فآمنوا بالله ئێوە باوەڕ بێنن بەچێ بەخوا و بە قسەکانی خوا چونکە بەس خوا غەیب دەزانێ وەڕسولیه باوەڕ بێنن بە پێغەمبەرانی خوش بەوەشی کە پێغەمبەران گوتویانە چونکە پێغەمبەران ئەگەر باسی غەیبیان کرد بێ لە خۆڕا کردویانە یا بە ئەمری خوای بە ئەمری خوای کردویانە چونکە هیچ پێغەمبەرێک لە خۆوە بەبێ وەحی قسە ناکە ئەوجا خوا دەفەرمێ وئین تؤمنوا ئەگەر ئێوە ببنە کەسانێکی باوەڕدارێکی باش وتتقوا هەروە ببنە کەسانێکی خۆپارێز یعنی ئەوەی لە تواناتاندا هەیە لە ئەمری خوا و لە نەهی و قەدەغەکراوەکان ئەمرەکان جێبەجێکەن و لە نەهی و قەدەغەکراوەکان دوورکەونەوە فەلەکم ئەجڕ عەظیم بۆ ئێوە ئامادە کراوە پاداشتێکی زۆر گەورە. ما كان الله ليذر المؤمنين على ما أنتم عليه يعني وازناه خوا نيكردوت ياسا خوا ليذر كواز بين المؤمنين لإيمان داران على لسر ما أوشتي كأنتم إيوا عليه إستا لسرني حتى يميز الخبيث جيادة كاتو بيس من الطيب لباك وما كان الله ونيكردوت ياسا خوا ليطلعكم إيوا أقدار كاتوا على الغيب لسرشت النهيني وشارع وكاني ولكن الله بلكو خوا يجتبي هل دبجيري بوسي هل دبجيري بوي هندق لغيبيان فيركا هندق لشتي شاراويان فيركا من رسوله لنا وبيغمبراني خويدا من يشاء اواني كخوا خوي ويستي لسر غيبكيان بيبلي او جار دفرمي فآمنوا كاتا ايوه باور بينن بخوا بچيكش ورسوله بهمو بيغمبراني خواش بخوا يعني بقصي خوا باور بينن قمان نابي لقصي خوا هبه وهروها نابي قمانش لقصي هیچ پێغەمبەرێک هەبێ تەنانەت پێغەمبەرانی پێشووتری ئەگەر قسەیەک بسەلمێندرێ بەڕاستی پێغەمبەرەکە گوتوویەتی ئەگەر باسی غەیب و داهاتوش بێ دڵنیاین لەوەی کە پێغەمبەران لە خۆرا قسە ناکەن وازەها بەتایبەتی پێغەمبەری ئێمە هەر فەرمودەیەکی گوت بێ بە وەحی گوتوویەتی زانیت فەرمودەی صەحیحە حتمەن دەبێت چۆن ئیمانت بە ئاەتی ئاوژ ئیمانت بە حەدیثەکەی هەبێ وئین تؤمنوا ئەگەر ئێوە ببنە کەسانێکی ئیماندار وتتقوا ببنە کەسانێکی خۆپارێز فلكم أجر عظيم بوتان آماده كراو پاداشتێکی گەورە واضحة
ئەو جار دەفەرمێت ولا يحسبن الذين باوا گومان نەبن ئەوانەی چ دەکەن يبخلون ڕەزیلی دەکەن بما آتاهم الله بەو ماڵی کە خوا پێداون من فضله لە بەخششی خۆی کە هو کە ئەو ڕەزیلی کردنە خەیڕا لەهم چاکێ و باشەیە بۆیان واضحە باوا گومان نەبن ئەو کەسانەی ڕەزیلی دەکەن لە چی ڕەزیلی دەکەن لەو ماڵەی کە خوا پێداون لە بەخشش و چاکەی خۆی کە ئەو ڕەزیلی کردن و ماڵ نەبەخشینە لە پێناوی خوادا زۆر چاکە و زۆر باشە بۆیە وایە کەسێک کە ماڵ نابەخشێ بەڕواڵەت ماڵەکەی بۆ دەمێنێتەوە وایە بەڕواڵەت ماڵەکەی کەمی نەکردووە کەسێک بێنە زەکاتی نادا یەکێکی زەکاتی دەدا وایە ئەو کەسەی زەکاتی دەدا فعلەن ماڵەکەی دەبێت سەدا بە نمونەگە پارە بێ 2.5 لێ بێنێتە دەرێ وایە بە شکڵ کەم دەکا ئەوەی کە نایبەخشێ و زەکات نادا ماڵەکەی وەک خۆی دەمێنێتەوە بەڵام ئەگەر بۆ دنیای بیرکەوە وایە بیرکردنەوەکە تەنها بیرکردنەوەیکی دنیایی و دووڕوانە بێ دوور لە مەجلیس کەسەکە چێ زەرەری کردووە ئەوەی زەکاتەکەی داوە ماڵی کەم کردووە ئەوەی ڕەزیلەکە قازانجی کردووە ماڵەکەی بۆ مستەقبل و بۆ داهات و بۆ منداڵەکانی و بۆ ڕۆژی ڕەش ماوەتەوە بەڵام ئەگەر ئیماندارانە و موسڵمانانە بیرکەینەوە هەمیشە ڕەزیلەکان هەمیشە ئەوانەی ها لە سوورەتی بەقەرە خوای گەورە کە دەفەرمێ ولا تلقوا بأيديكم إلى التهلكة ها دەفەرمێ بەدەستی خۆتان تووشی بە هیلاک مەدەنزان لەسەر زیاتۆتە خوارێ لەسەر ئەو کەسانەی کە ڕەزیلیان کردووە لە سەرفکردنی ماڵدا ها ئەسڵەن ئەو کەسەی ڕەزیلی دەکات و ماڵ نابەخشێت و هەمووی بۆ خۆی هەڵدەگرێت زەرەری کردووە بۆ چونکە بەو ماڵی خۆی بەو ڕەزیلیکردنەی کە ئەنجامی داوە کۆمەڵێک موسیبەت و بەڵای لەو دنیایدا بەڕووی خۆیدا کردوونەتەوە ئەوە یەک و لە قیامەتیش بە ماڵەکەی خۆی و بەو سامانەی کە بەدەستی خۆی و بە عارەقەی نێوچاوانی خۆی بەدەستی هێناون بەڵام ڕەزیلی پێکردووە و دڵی نەهاتووە لە پێناوی خوادا سەرفێکە خۆی گەورە بە ماڵەکەی خۆی و بە ماندووبوونەکەی خۆی عقوبەی دەداتەوە سزای دەداتەوە ئەوەشی کە بەخشیویەتی کەمێکی بەخشیوە بەڵام لە بەرامبەردا بەهەشت و ڕەزامەندی خوای بەدەستێناوە ولا يحسبن الذين باوا گومان نەبن ئەو کەسانەی ڕەزیلی دەکەن بما آتاهم الله بەو ماڵەی کە خوا پێداون من فضله لە بەخششی خۆی هو ئەو ڕەزیلی کردنیان خەیڕا لەهم زۆر چاکە بۆیان خوا دەفەرمێ بەل یعنی نەخێت ڕەزیلی کردن هیچ خێرێکی تێدا نییە هو بەڵکو ڕەزیلی کردن چونکە سەیطەوەقون لەمە دووە یعنی دەپێچرێت دەست و مل و ئەندامەکانیان ما بەخیل و بهی بەو ماڵی کە ڕەزیلیان لێ پێکردووە یوم القیامەتی لە ڕۆژی دواییدا حدیثی صحی پێغمبەرە صلی الله عليه وسلم پێغمبەر دەفەرمێ من آتاه الله مالا فلم يؤدي زكاته هەر کەسێک خوای گەورە ماڵی پێدا بێت و کەسەکە زەکاتی لێ نەدابێ مثل له يوم القيامة شجاعا أقرع ئەو ماڵی لە قیامەتێ بۆ دەکرێتە مارێکی سەرڕوتاوە ماری سەرڕوتاوە کە دەفەرمێت له زەبیبەتانی دوو ئەوەی هەنە دوو دندوکی هەنا نازان پێی دەڵێن چی دوو درێژەیە چێت ئەوەی پێی پێوە دەدا ئەو جار فەیؤخەذ بلەزیمەتەیه بە هەردوو کڵپەکانی کەسەکەی دەگرێ ئەو جارەی دەڵێت ئەنە مالوک ئەنە کەنزوک ئەنە مالوک ئەنە کەنزوک ئەمن ماڵەکەتم ئەمن خەزێنەکەتم ئەوەی کە سەرفت نەکردووە ئەو جا خوای گەورە ئەو ئاەتەی خوێندەوە فەرمی ولا يحسبن الذين يبخلون لە سوورەتی تەوبەدا بەنەس خوای گەورە دەفەرمێت ها والذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم يوم يحمى عليهم في نار جهنم فتكوى بها جباههم وجنوبهم وظهورهم هذا فرمي هذا ما كنزتم لأنفسكم فذوقوا العذاب هذا فرمي أواني كزير وزي وبارو وسامان هل دقرنوا لبناوي خوادا ناي بخشن لقيامة سيلي ذكري باركا پارەکەی سامانەکەی دەکرێت بە ئاسن ئەو جار لەناو ئاگری جەهەنەم دا هەموو پارەکەی سوور دەکرێتەوە ئەو جار کەسەکەی پێ لە قاڵب دەدرێ هەردوو تەنیشتەکانی پێشی پاشی ڕێک لە قاڵبێکی ئاسنین ئەو جار پێ دەوترێ ئەو ماڵەکەتە ئەوە خەزێنەکەتە ئەوەی کە ڕەزیلیت پێکردووە هەنی کەسەکە حەدیثی کەمان هەیە گەر کەسێک ئاژەڵ و حیواناتی هەبێ زەکاتی لێ نەدابێ ڕەزیلی کردبێ خوای گەورە عینی ماڵەکەی خۆی
مەڕ و بزنەکەی خۆی کە دەیان ناسێتەوە لە قیامەتی زەکاتی لێ نەدا اونجا ئەگەر لە دنیا زەکاتی دابایە لە چل مەڕی مەڕێکی دەدا دواتر ئەگەر زیاتری هەبن لە 120 بار یەک قلی دەدا ئەگەر لێرە زەکاتەکەی دابا بە یەک مەڕ هێنانە دەری بەهشتی دەکرێ و لەو سزایش ڕزگاری دەبوو بۆیە کامیانی وایە لە قیامەتی خوا هەر چلەکەی بۆ زیندوو دەکاتەوە هەر چلەکە سزای دەدا نەک یەکەکە هەر هەموو ماڵەکە لە دنیاە ئەگەر پارەکەی دابایە بە نمونە کابرا 100 دەفتەری هەیە 2 دەفتەری و نیوی دابایە حەدیثمان هەیە زەکات پەرژینی ماڵەکەی دەدمێنێتەوە بۆ دەپارێزێ بەرەکەتی تێدەخا نەخۆشیت لەسەر لا دەبا موسیبەتت لەسەر لا دەبا هیچ باشتیشی پێ دەکڕی بەڵام کە لە قیامەتێ خوا نەتداوە پێت سزا دەدا هەر بە 2 دەفتەر و نیوەکەی سزا نادا بە هەر سەڵتەکەی سزا دەدا بە هەموو ماڵەکەی سزا دەدا چونکە هەموویت بە تێکەڵی هێشتۆتەوە بۆیە بە هیچ شێوەیەکی کەسی ڕەزیل نابێ پێی وابێ ڕەزیلیەکەی چونکە ڕەزیلی خەتەرە خوا پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم ڕەزیلی و ئیمان بەیەکەوە لە دڵێکیدا کۆ نابنەوە بە یەقینیە ڕەزیلی ئیمان بەیەکەوە ئیمانی ڕاستەقینە لە دڵ دابێت دەبێت ڕەزیلیەکەی لای کەمی بەشی ئەوەندەی فڕێدا کە واجباتەکەی بدەیت ئەوەی واجبە لای کەمی دەبێت واجباتەکەی بکەیت و هەروەها ئەگەر ڕەزیلیش هەبوو هێندە بە قۆت بوو ئیمانەکەی هەڵدەداتە دەرێ بۆی ئینسانی ئیماندار نابێت ماڵی وەک دڵی لە خۆی خۆشتر بوێ ئەو حەدیثەی کە پێغەمبەر دەفەرمێ هەیە ماڵی میراتگرەکانی لە ئینسانی ماڵ دەبەخشن ئەو ماڵی کە دەیبەخشی ئەوەی تۆیە چونکە ئەجرەکەی لەسەرەوی وەردەگریەوە وایە ئەدێەوەی دەبێتە میرات ئەگەر هەر هەمووشی بکەنە خێرەکە بۆ چێ دەچێ ماڵەکە دوای ڕوح دەرچوونی تۆ نییە ئەگەر خێرشت بۆ بکەن ئەگەری هەیە بۆت بێ یا بۆت نێ بۆشت بێ لە دەستی دوودا بۆت دێ یان یەکەم جار بۆوانە ئەگەر بەشێکی ئەوەکەی وایە ئەدێگە خراپەی پێ بکەن هەرچی خراپەی هەیە بۆ تۆ دێ بۆیە ئینسانی عاقڵ تەوان قەت ناهێڵێ ماڵەکەی هێندە ببێتە میرات بە تایبەتی لەسەر حیسابی ڕەزیلی هادەنا ئەگەر ئینسان ڕەزیل نەبێت و میراتی بەجێهێشت تەوان دوای خۆشت میراتگری باش و چاکت هەبن ئەویش هەر خێرە بەڵام لەسەر حسابی نەکردنی واجبات نا لەسەر بەڕەزیلی نا ولا يحسبن الذين يبخلون باوا گومان نەبن ئەو کەسانەی ڕەزیلی دەکەن بما آتاهم الله بەو ماڵەی کە پێی داون خوا من فضله لە بەخششی خۆی هو ئەو ڕەزیلی کردنە خەیڕا لەهم چاکە بۆیان بل يعني نا هو ئەو ڕەزیلی کردنە شەڕ لەهم خراپە و زیانە بۆیان سيطوقون لەمە دوان لە ملیان دەهاڵێندرێ و پێی دەبەسترێنەوە ما بەو ماڵەی بەخیل و بی کە ڕەزیلیان پێ کردووە يوم القيامة لە ڕۆژی دواییدا ئەو جاخوا دەفەرمێ ولله میراث السماوات والأرض بۆ خوایە خاوەنداریەتی و ئاسمانەکان و زەوی ئەوەی لە نەتیجە و لە ئەنجامدا دەمێنێتەوە لە ئاسمانەکان و لە زەوی تەنها خوای پەروەردیگارە والله خبير بما تعملون خوای گەورە زۆر شارەزا و ئاگادارە بە هەر کار و کردەوەی کە ئێوە دەیکەن جا ئەوە هەم موژدەیە چاکەت کرد و بەخشیت و لەگەڵ خوا ڕاست بووی با کەسیش نەیزانی بێ خوا هەر دەیزانێ وایە خۆ ئینسان ئەگەر خراپەشی کرد بێ با کەس پێی نەزانی بێ بەڵام خوا هەر پێی دەزانێ بۆیە ولله میراث السماوات والأرض ئیخوایە خاوەنداریەتی ئاسمانەکان و زەوی والله خبير خوای گەورە زۆر شارەزایە بما تعملون بە هەر کار و کردەوەیە کە ئێوە ئەنجامی دەدەن صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين